پروژه ئیسلامی کوردستانی بۆ کۆمکردنەوان di çarçoveyê حزبەکا siyasî da diberdewam in. Çend kesatiyên îslamî jî ku hejmareka wan di nav hezban da endam in. Projeyê wan bû çêkirina ek hezba îslamî danaye û biryara di dîdara îslamî da ku li pazdeyê evê heyvê danûstandinê li ser bikin. Ew dibêjin eger di evê dîdarê da projeyê wan nehête pesendkirin, ew bi xwe cuda dê karê siyasî li Herêma Kurdistanê kin. Serokê berê civada serkirdatiya êgirtû ku êke ji wan kesên di amadekirina projeyê da pişikdar dibêjîtin. Erdogan li Tirkiye û Xenûşê li Tunis nimûneya îslamiya serdem pêşkêş kiriye û wextê vê êkê jî hatiye ew jî projeyê wekî wan li Herêma Kurdistanê cêbicê bikin. بیرۆکەکە بە نیسبەت من و کەسانی تریش بیرۆکەی پێش کۆنگرەیە کۆنە کە ئێمە بێ سوود وەرگرین لە ئەو ئاستەی کەوا مەغریب و تونس و تورکیا و مالیزیا و وڵاتانی پێگەیشتووە جارێ ناوی کەس نابم بەس ئەوە نازانم ئەتوانم کاروانی لە زووە وتوێتی و ئەڵێ کەسانی تریشان زۆرن بەڵام ئەتوانم بڵێم ئەم بیرکردنەوەی و ئەم قەنەعەتە زۆربەی زۆری سەرکردە و کادیر و ڕێخستنی لەگەڵایە لە هەموو شوێنێکیش ئەو قەنەعەتە هەیە. ئێگرت و کۆمەڵ و بزوتنەوە بە ئارمانجا ژێک نێزیکردنەوان di demên darbazbûyî da çendîn caran li ser astê bilind kom vebûne. Sebaret bi projeyê wan çend kesan biryarderê civata serkirdatiya komal dibêjîtin. Ew di amade ne her projeyekî werbigirin ku pêşwazî karê îslamî pêşkêş bikin. Lêp rengekê ku piya hiç welat û giropekî îslamiyên dî nebîtin. ئەم پرۆژەیەکی گشتگیر و فراوانە هەموو لایەنە ئیسلامیەکان و سەنتەر و ڕێکخرا و کەسایەتیەکان واتە حاڵەت و ڕابوونی ئیسلامی دەگرێتە خۆ و سوود و قازانج و ئیستیفادەش لە هەر کەسێک دەکەین وەکو ڕێکخرا و سەنتەر و کەسایەتی کە پرۆژەیەک تەقدیم بکەن تەنانەت لە ئەزموونی وڵاتانی ئیسلامیش بەڵام بەمەرجێک کە ئەم پرۆژەیە ئەم سەرنج و پێشنیارانە خزمەت بە گەل و نیشتیمان و پرۆژە و نەتەوەکەمان کەن لە هەرێمی کوردستان نەک ئیستنساخ و کۆپی هیچ گەل و وڵاتێکی تر بین. ئەندامێکی بزوتنەوەی ئیسلامی دەبێژیتن بزاف هاتینە دان هەمی ئەو کەساتێن ئیسلامی di dîdarê da pişikdar bin ku rol hebûye di bizava îslamî da li Kurdistanê. Hejmarek ji wan jî di dîdarê da di pişikdarin û projeyê wan dê hête behezkirin. و ژمارەیەکیش لەو کەسایەتیانە پرۆژەیان پێشکەش کردووە بۆ ئیسلامیەکانی کوردستان بە تەئکید ئەو بڕگە و بابەتانەی لە پرۆژەکانی ئەوانیشدا هاتووە یەکێک دەبێت لەو تەوەرانەی کە لە نێو ئەو دیدارەدا باسی لێوە دەکرێت و بڕیاری پێویستی دەربارە وەردەگیرێت. پرۆژێ ئەوان چەند کەساتین ئیسلامی بناف کریە پرۆژەی کۆنڤەکردن و vebûn gavek beref ek parta hevçerx. Di projeyê da dixwaza vê hatiye kirin ku lîsteka niştimanî ji sê hizbên îslamî û ewan îslamiyên berî 30 salên derbasbûyî hatine veqetiyan ji karê siyasî çêbikin. Eyas Abdullah, NRT, Hewlêr.